ئێمە داوامان کردبوو کە دانیشتنێکی پەرلەمان بە تایبەتی بووە مەسەلە بکرێن و نەرایەتی حکوومەت بێتە پەرلەمان حکوومەت پێمان بڵێ لە کاتێکا کە ڕێنەکەوتون لەگەڵ ناوەندا بەرنامەی داهاتویان چییە بۆمان ڕوونکەنەوە بەڵام ئەو کەونەوە دواکەوت ئەوەی کە گرنگە ئێمە بە دوو خاڵی ئەساسی باسمان کردووە یەکەم بە پەلا حکوومەتی هەرێمی کوردستان بچێتە بەغا ڕێکەوتنێکی جدی بکرێ نەک تەنیا وەکوانەی پێشوە تەنیا قسەکردن بێ ڕێکەوتنی جدی ڕێبکەون لەسەرەوەی کە پشکی هەرێمی کوردستان چە لەو یاسایی کە دەرچوو کە یاسای قەرزکردنە بۆ 3 مانگی تا کۆتایی ساڵ و دووهەمیش ئەوەی کە گرنگە بۆ 2021 کاتێک داواکەین کە بەپەلە بچنە بەغا تەنیا هەرەوە نییە لەوەی ئەم یاسای قەرزا جێگەمان بێتەوە بۆ ئەم 3 مانگە ئێمە لە ئێستا گفتوگۆکان لە ناو حکوومەتی ناوەندی و لە پەرلەمانی ئەنجومەنی نوێنەران گفتوگۆ لەسەر پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 کرێ لەبەرەوە پێش وەختا بێ حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵبا لەگەڵ ناوەندا ڕێبکەوێت بۆ ئەوەی لانیکەم لە بودجەی 2021 بتوانین پشکی هەرێمی کوردستان پارێزرای بەڵام بەم وەزای ئێستەوە کە تیاین و هیچ ڕێکەوتنێک و هیچ تێگەشتنێک نییە بە دڵنیاییەوە ئینسان بێ ئومێد دەبێت لەوەشی کە بۆ ئەوی 2020 لەبەرەوە داوامان کردو کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو لایەک و نێتەکانی شوایە خۆیان لە کۆبنەوەکان ئەوان دووبات کردو کە حکوومەتی هەرێمی کوردستان وە بدێک بنێرێتە ناوەند لەگەڵ حکوومەتی ناوەندی بگەنە ڕێکەوتنێک